بێگومان ئەحمەد سالار یەکێک لە پێشڕەوانی شانۆی کوردی کە جگە لە شانۆ لە بواری توێژینەوە و نووسینیشدا ئەزمونێکی گەورەی هەیە و هەمیشە خزمەتێکی گەورەی بە ڕەوتی شانۆی کوردی کردووە. دوێنێ ئێوارە لە مەراسیمێکی شایستەدا لە شاری سلێمانی مەدالیای زێڕینی شاری پێبەخشرا. ئێوارەی دوێنێ یاخود ئێوارەی نوێزدەی ئەم مانگە لە شاری سلێمانی لە دووەمین ئێڤێنتی مەدالیای زێڕینی شار کە کۆمپانیای مەستی فیلمڕێکی دەخات لە مەراسیمێکی تایبەتدا کە ژمارێکی زۆر لە هونەرمەندان و ڕووناکبیران و کەسایەتە دیارەکان ئامادەی بوون مەدالیای زێڕینی شار بەخشایە هونەرمەندی گەورەی بواری نواندن و شانۆ مامۆستا ئەحمەد سالار. دەستگای مۆس فیلم دەستگایەکی گەورەیە. ئەو دەستگایە کە منی بەسەر کردوتەوە هونەرمەندانی گەورەشی بەسەر کردوتەوە بە تایبەتی ئەو بەڕێزبوون ئازدارانەی کۆچیان کرد هەموو ئەوانەشی بەسەر کردوتەوە. ئەمە وەفاداری ئەو دەستگایە ئەو کۆمپانیایە کە ڕێزی گەورەم هەیە بۆیان. من ڕێگە ژمارەی خەڵاتم وەرگرتە بێتە ئەسا، بەڵام هەر خەڵاتە تێژ و تامی خۆی هەیە. ئەوە شەحنکردنەوەیە، گوڕپیانەوەیە بۆ قۆناقێکی تر. ئەوە تەمەن بەجێ هێڵێ. ڕێگە من ئێستا لە تەمەنێکا بم شانە بچم بۆ 80 ساڵی، بەڵام ئەوە هەستەکەم لە وزەی 14-15 ساڵیەم. ئێستاش بچمەوە سەر شانۆ ئەگەر بەو بڕوایەوە بێ ڕەنگە ئەحمەد سالارەکەی 50 ساڵ لەمەوە پێشمە. شێبێ ئەمە دەستخۆشی و ستایشی ڕۆڵی مەستی فیلم بکەین کە ئەمڕۆ ئەم هەموو هونەرمەندە جوانەی کۆ کردوێتەوە لێرایە بۆ مناسەبەتێکی زۆر گەورە کە ئەویش ڕێزلێنانێکی زێڕینی مامۆستا و گەورە و ڕابەری شانۆی کوردی کە من پێی ئەڵێم ستانسلافسکی کورد لە بەرەوەی 5 ساڵی ڕێک مامۆستام بۆ لە پەیمانگای هونەرە جوانەکان. ئەوەی فێر بووم لەسەر دەستی ئەو فێر بووم و مامۆستا بەڕێزەکانی تر بە تایبەتی مامۆستا ئەحمەد سالار کە وەک باوکێک تەسەڕوفی لەگەڵا کردین. لەو مناسەبەیە ئێمە خۆمان زۆر بە سەرفراز و بە شانازی هاتوونەتە ئەم مناسەبەیەوە کە لە ئاستی مامۆسایەکی گەورەی وەکو مامۆستا ئەحمەد سالار کە جگە لە خۆشەویستی ئەمە هیچمان نییە بۆی جگە لە پەیماندان بەوەی کە ئێمە ڕێچکە و ڕێبازەکەی ئەو لە بواری هونەر و نواندن و شانۆ و سینەما و درامایە ڕێچکەی ئەوە گرینەبەر هەر ئەوە نەئەتوانین وەکو وەفایەک لەگەڵ ئەو پیاوە ئێمە پەیمانی پێبین. و ئەم جۆرە مناسەبەتانش کۆمپانیای مەستی فیلم کە پێی هەڵئەسەیە کارێکی گەورەیە بەلای ئێمەوە و ساڵانە بەسەرکردنەوەی هونەرمەندانە و لە هەمووی جوانتر ئەوەیە کە سەدان هونەرمەند لێرە ئامادەیە کە ماوەیەکی زۆر یەکتریمان نبینیوە ئیتر دابڕاوین بەهۆی مەهەج مناسەبەیە و لێرە یەکتری ئەبینین هەموو چاودڵمان نەگەشێتەوە بە یەکتری بە کارە هونەریەکانی کە پێشتر کارمان کردو بە یەکەوە بەردەوامە بینتیایە. بۆیە لێرەوە ئێمە جارێککە سپاس و دەستخۆشی بۆ برایانی مەستی فیلم کە کۆیان کردینەوە
وسپاس بۆم شوێنە جوانە و هەمیشە ئێمە لە خزمەتی هونەرمەندەکانە ئەبین بەکاری هونەری و لە خزمەتی نەتەوەکەمانە ئەبین دیسان بەکاری هونەری.